ناو مستەفا ساڵح کەریمە لەدایک بووی ساڵی 1930 لە شاری سلێمانی کاتی خۆی تەوان لە سەرەتایی و ناوەندی لە سلێمانی بۆ بەڵام ناوەندی کە دەرچوون بۆ چواری سانەوی فەسڵکرام لە قوتابخانە لەسەر کاری سیاسی عاشقم هەبوو بۆ ڕۆژنامەنووسی بەتابەتی کە ئەو شتان بخوێنەوە ئەوەی کولیەکەم لە قاهرە یعنی بەڕاستی لام ڕۆژنامەنووس زۆر گەورە بوو قوتابەکانم ڕاهێنا لەسەری کە بڵاوکراوەی دیوار دەربکەین بە ناوی سەیوان یەک دوو بوردە سەرە قەڵەمم نرد بۆ ڕۆژنامەی ژین سەر نووسەرەکەی کاک ئەحمەد زرنگ بوو محامی 56 کە ئەوەی بینی بوو بە بەڕێوەبەری قوتابخانەکەمانی وتی بوو مامۆستا عەزیزی مەرزا ساڵح خوا لێ خۆش پێوتی بوو حەزەکەم بیناسم ئەو کوڕە گەنجەشتمە بۆ یەکەنا یەکتیوای ناسی باسی ئەو مەکرد عاشقی سەحافەمەیە کە وەڵام من لە خوامەوێت و یارمەتیم بی وای لێ هات بووم بە سکرتێری نووسین ڕۆژنامەکە و یەکەم کەس بووم لە کوردستانە من گۆشەم کردەوە گۆشەی ڕۆژنامەنووسی ئەسڵەن لە سەحافە نەبوو ناوی نەبوو چی پێڵێن گۆشە من گۆشەیەکم کرد بە ناوی لەو هەفتەوە بۆم هەفتە لە ڕۆژنامەی شەرقی ئەوسەط تا نووسیمە لە سیاسەتی بەیروتی نووسیمە بەستەوە ناو بەناوەیەکە بەڵام ماوەی لە 98 تا 2008 ساڵ من پایامنێری ڕادیۆی دەنگی عێراقی ئازاد بووم لە پراگ